لە کاتێکدا هەندێک لە وڵاتان ڕێژەی وەرگرتنی ڤاکسینی دژە کۆڤیدیان بەرزتر دەبێتەوە، سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری ئەوە دەدات کە دابەشکردنی ڤاکسینی کۆرۆنا بە شێوەیەکی دادپەروەرانە لە مەترسیەکی گەورەدایە. لە ئێستادا زیاتر لە 39 ملیۆن ڤاکسینی دژە کۆڤید دراوە بە نزیکەی 49 وڵات کە داهاتیان زۆرترە و تەنها 25 ڤاکسین دراوە بە وڵاتێک کە نزمترین داهاتی هەیە. 25 ملیۆن یان 25,000 نا، بەڵکو تەنها 25 دانە. تێدرۆس قبرسیۆز لە کۆبوونەوەی ساڵانەی دەستەی جێبەجێکاری ڕێکخراوی جیهانی لە ژێنێڤ لەم هەفتەیەدا ڕایگەیاند و گوتی ئەوە دروست نییە کە گەنج و گەورەکان کە تەندروستیان باشە لە وڵاتە دەوڵەمەندەکاندا لە وەرگرتنی ڤاکسینەکەدا پێشکەسانی بەتەمەن کەون لە وڵاتە هەژارەکاندا. لە ڕوانگەی مندا نەوەک تەنها هەژارترین و لاوازترین خەڵکی گیان بەم شێوەیە لە مەترسیدا دەمێننەوە، بەڵکو خودی کارەکە سەرکەوتوانە نییە و لە کۆتاییدا ئەم کارانە تەنها پەتاکە و ئازارەکانمان درێژ دەکاتەوە و چالەکیەکانمان سنووردار دەکات بۆ کۆنتڕۆڵی زیانە مرۆیی و ئابوووریەکان. بە پێی داتاکانی زانکۆی جۆنس هۆپکینز حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئاستی جیهاندا 96 ملیۆنی تێپەڕاندووە. ئەمریکا و هندستان و برەزیل و رووسیا و بریتانیا 5 وڵاتن کە زۆرترین زیانیان بەرکەوتووە، لە کاتێکدا هەندێک لە وڵاتەکان لە مانگی کۆتایی ساڵی ڕابردووەوە دەستیان کردووە بە لێدانی ڤاکسینەکە بۆ بەشێک لە دانیشتوانیان، بەڵام بۆ نمونە کاربەدەستانی تەندروستی ئەفریقا دەڵێن لەوانەیە چەند هەفتەیەک یان تەنانەت چەند مانگێک بگرێ تاوەکو یەکەم ڤاکسین بەدەستیان دەگا. لەگەڵ زیاتر لە 113,000 حاڵەتی توشبوون و زیاتر لە 1450 حاڵەتی مردن لە وڵاتی نێجیریا، دکتۆر ئۆڵواجوبا ئۆروگی دەڵێ ڕۆژانە حاڵەتەکان زیاد دەکەن و خۆی و هاوکارەکانیشی هەست بە ماندووبوونێکی زۆر دەکەن. ئەگەر ڤاکسین نەبێ بۆ بنبڕکردنی ئەم شتە یان بۆ پارێزبەندی بە کۆمەڵ، ئەوە حاڵەتەکان بەردەوام بەرز دەبنەوە و ئەوەش بە مانای فشار و سترێسی زۆرترە لە سەرکاری ئێمە، فشاری دەرونی زیاتر، فشاری زیاتر لەسەر من و هەموو ئەو ستافەی دەبێت خزمەتەکان پێشکەش بکەن. هەروەها جۆ بایدن سەرۆکۆماری ئەمریکا بڕیاری کشانەوەی ئەمریکا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی پوچەڵ کردەوە و ئەم هەفتەیەش دکتۆر ئەنتۆنی فاوچی ئیمیۆنۆلۆجیستی ئەمریکی دەنێرێتە کۆبوونەوەی ئەو ڕێکخراوە بۆ بەشداری و کارکردن لەسەر پلانی کۆڤاکس کە بەرنامەیەکە بۆ دابینکردنی ڤاکسین بۆ وڵاتە هەژارەکان.